چۆمە خان؟ بەڵێ یخوا بخێڕی. کاک سامان ئەو ناوانە سیرم کردوەوە حساباتەکانم هەمووی کردووە باشە. بەڵام بڵندکاوە نازانم دیار نییە لە لای سێر چەکەم و دیار نییە. لای منیش لێرە ئەوتا ئیشاراتم داوە پێ هێر بڵندکاوە ئەوە لای من ئەڵێ داخل نەکراوە بەڵام تۆ سێرێکی سیستەمەکە بکە ڕەنگە لێوە داخل کراوە. ئۆکێ خۆم تاکی دەکەمەوە. یاڵا ڕۆژ کاتان دەگرم. نا ئاسایی ئەزان ئەمڕۆ چ ڕۆژێکە؟ چیە؟ ڕۆژی لەدایکبوونی کاک سیروانە. بەجددی؟ بەڵێ سوپرایزم بۆ ئامادە کردو لە مەتبەخەکە بەڵام سەرەتا هەرسێکمان دەچین پیرۆزبایلێکین ئەوزە ئەچین بۆوێ. ئەی کچی باش بۆیە مە ئاگامان لێنێ خۆ من 2 ساڵە لێرەم. ئێخە من مێشکم سافترە لە تۆ. هەستم بابڕۆ. باوەڕێ. فەرموو. هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی هەر تەمەند درێژی براکەم ئینشاءڵڵا هەر بمێنین. دەستەکانتان خۆش بێت. سوپرایزە ئەسلێکە لە مەتبەخە هەموو هاوکارەکانمان خڕ کردوێتەوە. با بچین. دە پێشماکەوە فەرموو. فەرموو. ئێوە بڕۆن ئێستا منیم. بڕۆ. ئەلو شۆخان گوێت لێمە؟ بینیت؟ بینیم بەس پێم بڵە ئەو کچە چۆن زانی عید میلادی هاوسەری منە؟ ئێ دیارە کاک سیروانی بەلاوە گرینگە بۆیە. شێدەم تخوا و قسانە مەکە. ئەی پێم بڵە چۆن ئەو هاڵێ نزیک بووە؟ ئێ پێم نەوتی دیارە گرنگی پێیا چێ ناڵە حەزی لێ کردووە. وز ئەو قسانە مەکە. بەس پێم بڵە مێردی هەیە؟ وەڵڵا شووی نەکردووە. چ؟ ئەلو شۆخان دایە! 150,000 کەشم ڕۆی ئەی هاوار هەیش. دایە! چی کچم چ بووە؟ دایە ئەوی لێی دەدرزان بە زەرمە. چ بووە لە چ دەترسا کچم چ قەومە چ بووە پێم بڵێ. دایە سیروا خەریکە ژنم بە زەردێنێ. ژنی چێت کوت زانی؟ کچێک لە شەریکی عید میلادی لە بۆ کردیە. قەیدە کچم. مێردی منە من نازانم عید میلادێتی ئەو کچە چۆن زانیوێتی؟ پێم گوتی کچم بە گوێمت نەکرد. گوتم بڕۆ ناو ماڵ و مێردی خۆت. دایە ئێستا چ بکەم؟ بەجێ داچ خۆتەکەی؟ چ بکەم؟ سڵاو. سیروان باشی؟ دڵی بیرم ناکەی؟ سیروان. سیروان دڵی خۆشحاڵی من گەڕایمەوە؟ با خۆشحاڵم. من داوای لێبوردن دەکەم. دەزانم زۆر هەڵە بووم. لە پاش چ؟ لە پاش ئەو هەموو شتێکە بەسەرم دەینی. بەس پرسیارێکمەیە. یعنی تۆ ناتێژم بەسەر من بێنی؟ بەس پێم بڵێ چی ئەو قسانە لە بۆ تو دەکا؟ ئاخر دەزانی چییە؟ ئەو کچە بۆ عید میلادی بۆ تۆ کرد. کەس چێە؟ ئەو جلک سۆرەکە. باشە پێم بڵێ تۆ شتانە کو دەزانی تێم بگەینە. ئێ لەوانە گەڕە. واز لە مۆزوعانە بینە. بەس وادم پێ بدە ژنم بەسەر مەینە. ژنانی چێت و باسی چ دەکەیت و؟
چێ بەتی گوتی ئەم ژنی دەینم چێ ئەو قسانە لە بنجێ تو دەکا چێ ئەو خەبەرانەی من دەیتەکە تو تا ئیتر هیچی تر دڵپیز ناکەم جێبگرە دەزانی ژیان زۆر زۆر کورتە ئەمن بەرگەی ئەو هەموو شتەی ناگرم ئەو جارە ئەم دەڕۆم سیروان بوەستە سیروان بوەستە